ماوەی ڕابردوودا بە دیاریکراوی لە هەژدەی مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچوو کە ئەوەی جێی خۆشحاڵیە کورد بە تایبەت لە ناوچە جێناکۆکەکان سەرکەوتنی بەرچاوی بەدەستێنا. ئەم سەرکەوتنە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر پێگەی کورد بۆ ئەو مەبەستەش بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز فەخرەدین محەممەدمان کردە چاودێری سیاسی. سپاس بۆم دەرفەتای بەخێراتی کاک فەخرەدین. سپاس کاک فەخرەدین، وەک لە پێشەچەکە ئاماژەم پێەیە ئەم سەرکەوتنە بۆ قۆناغی داهاتوومان چەند کاریگەری لەسەر پێگەی کورد دەبێت بە شێوەیەکی گشتی. دەستان خۆش بەدایانتان باش. سپاس هەڵبینەرەکانتان باش. بە تاکید بۆ خۆی پرۆسی هەڵبژاردنەکە پرۆسێکی زۆر گرنگ و کاریگەر بوو بۆ هاوڵاتیانی ئەو ناوچانە لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگاکان نەمابوون و دەسەڵاتی یان سێکتەری چاودێری بەسەر دەسەڵاتی جێبەجێکردن نەمابوو. ئەمە جۆرێک لە ڕەهائێتی دا بۆ دەست دەسەڵاتی جێبەجێکردن و پارێزگاکان بە کەیفی خۆیانووی چۆنیان ئەویست تایبەتیش لە کەرکووک پارێزگایەکی بۆ کالاتی سەپێنراو هەبوو کە ئەژندایەکی بەڕاستی نەتەوەی و مەزهەبی جێبەجێ کرد. ئەم هەڵبژاردنە بۆ خۆی دروستکردنی بربەستێکە لە بەردەم ئەم زۆرە لای هێمنە و لە ئەنگێزە. ئێمە وەکو کورد تەبعەن چاوەڕێی زیاترمان نەکرد لەبەرەوەی ئەگەر کەرکووک بە نمونە وەرگرین ئێمە نزیکەی 871,000 کەس مافی دەنگدانی هەبوو 516,000 کەس بەشداریان کردو کەواتە لەم نسبەتە نزیکی بە 350,000 کەس بەشداری نەکردووە. بەڵێ لەم ئەمەی نسبەی کە بەشداری نەکردو ئەگەر بە نسبە وەربژێ لەوە چێ مەسەرەن پێکاتەی کورد زۆرترینی بێ. ئێمە لە براوەیە لە بەشداریە 142 عەرەب 140 بەشداری کردووە هینە کورسەکانی بردووە لەو 516,000ی کە بەشداری دەنگدانی کردو ئێمە تقریباً 142 کوردە. بەڵام لەوەی کە بەشداری نەکردو لەوە 360 کورد بێ کە بەشداری نەکردو بۆ هەفتای کورد بێ. ئەمە ڕەنگە سەبەبی زۆر بێ هۆکاری زۆر بێ. بەڵام دیسان ئێمە بەم نسبە کەمەی شارەکەشەوە توانیمان حتا حدێکی باش کورسی باش بەدەستبێنین. کورد حوت کورسی هەیە و پێکاتەی مەسیحیەکانش نزیکە لە کوردەوە کەواتە ئێمە هەشتین بە عەرەب و تورکمان پێک و ئەوان هەشتن کە ئەمە بەڕاستی بەبێ کورد هیچ ناکرێنێک بەبێ کورد ئەگە بێت سەر ئاستی لیستی ژۆک و لیستی براوە تەمان لیستی کەرکووک هێز و ئیرادەمانە 5 کورسی هەیە هیچ هێزێکی سیاسی تر هیچ نەتەوەیەکی تر بەتەنها 5 کورسی نییە. ئەبێت یاریزانێکی سەرەکی بەڵێ نقطەی ئەساسە. بەڵام دیسانش گرنگەکە لەوەدا مەسەرەن ئەم حوت کورسی کورد زائیدەن کورسی پێکاتەی مەسیحی پێکەوە پرۆژەیەکی ڕوونی بەڕاستی هاوبەشمان هەبێ بۆ ئەوەی بتوانین ئەوانی تریش من هەرچەندە بۆ خۆم بەڕاستی قەناعەتی من ڕەنگە جیاواز بێ بەڕاستی ئەوانی تر زۆر جارەوێ بە هەندێک ئەژەنداوەسە دوێنێ مەسەرەن خەمیس خەنزەریەکێک لە هاوپەیمانەکانی بەشێک لە کوردستانە لە زۆر بەڕوونی لەسەر تەلەڤیزیۆن ئەڵەیە کەرکووک شاری عەرەبی سوننەیە احترامی ئەوانی تر دەگرین. بەڵام ئەم شارە شاری عەرەبی سوننەیە تۆ لەگەڵ ئەم نوعە لە ئەنگێزە و لەگەڵ ئەم نوعە لە فکر و لە ئایدۆلۆژیا بەڕاستی تۆزە هەڵکردن لەگەڵ ئەم جۆرە لە بیرکردنەوە قورسا. بەڵام دیسان لەبەرەوەی ئێمە خاوەنی شارەکەین هەر ئەبێ بەڕاستی پرۆژەیەکمان هەبێ هەر ئەبێ بە جۆرە بچنە دیالۆگەوە بەڕاستی ئەوانی تر ڕازیکەن لەسەر ئایندەی ئەم شارە. ئەمە هەڵبژاردن کۆتایی پێهات ئێستا قۆناغی دروستکردنی هەیکەلێتی ئیدارەیە ئیدارەیە بۆ خزمەتکردنی ئەم شارە خۆ ناکری ئێمە هەر لە سەردەمی حملەی هەڵبژاردن من هەر ناکری ئێمە بەڕاستی وەکو نەتەوەکان وەکو بەهێزە براوەکان بە بەردەوام لە حملەی یەکتر تەخمینکردن و یەکتر دەرپەڕاندن و یەکتر ڕاماڵی بن دەبێت قۆناغی دەستپێکردنی گفتوگۆیەکی هاوسەنگ دروستکردنی ئیدارێکی هاوسەنگ کە بەڕاستی گزارش لە خەڵکی کەرکووک هەمووی بکات بەتاشی تونچی کەرکووک ئەگەر ئێمە وەکو کورد مەسەلەن پێمان وایە کەرکووک ناسنامەیەکی کوردستانی هەیە بەڵام پێمان وایە ئەوانی ترشی تایە واقع ئەوەی کاوانی ترشی تایە کەواتە دەبێتەوە ئیدارەیەک دروستکەی خزمەتی هەموو ئەوانەی تیا بکە کە لە ناوی ئاژین کە ئەمری واقع ئێستاە. کاک فەخرەدین هەڵبەتەوە کۆی خۆت باست کرد لەگەڵ ئەوەی کە کورد هێزی یەکەمە و پێگی خۆی گەڕاندۆ بۆ هەڵە سیاسی کە لە ڕابردوو داکرا پێگی کورد لەو ناوچان لاواز بوو ئێستا بە دیاریکراوی کورد پێگەیەکی بەهێزی هەیە چۆن ئەم پێگە بەهێزە بپارێزێت و ئاخۆ ئەو لایەنە ناکۆکانی کە لە ناوچە جێناکۆکەکان هەبن مەترسی گەورە بۆستەر ئەم پێگە بەهێزی کوردی ئێستا دروست ناکات. تاشی دوایە ئێمە ئەزانی چیە بەڕاستی دوای ئەو ڕووداوانی کە بەسەر کووردا هاتووە ئەو جۆرەش لە بیرکردنەوەی بەرامبەرەکانمان کە بۆ کورد هەیە کە بیرکردنەوەیکی پەیاماڵکردنە و بیرکردنەوەیکی دەرپەڕاندنی کوردە لەسەر ئەم خاکە کە هەزاران ساڵە ئێمە لەسەر ژین لە بەرامبەر ئەوە ئێمە کورد بەڕاستی دەبێت زۆر بە وریاییەوە لەگەڵ خۆمان جارە تەعاملکەن جارە لەگەڵ خۆمان دانیشین بزانین ئێمە بەرنامەمان چیە بەڕاستی بۆ ئەم منتیقانە ئەو هێزانەی کە کورسیان بردووە چ لە نێنەوە چ لە کەرکووک وە لە دیالە و لە ئیسلاح دینیش بەڕاستی ئەمە پێویستی بەوەیە
بەباشی ئەم هێزانەی کە کورسیان هەیە پێکەوە دانیشتن بزان بەرنمەیەکی ڕوونیان هەبێ بۆی بڕاستی نوێنەرایەتی ڕاستەقینی ئەم خەڵکە بن کە دەنجیان پێیانداوە و پێگەی لە دەستچووی خۆمان لە منتیقان جارێکی بجێڕنەوە ئەمە هەموو بەوە ئەکرێ بەڕاستی ئێمە لەگەڵ خۆمان جارێ ئاش بینەوە و بەڕاستی ئێمە تا ئەو حەددا ناکۆک بین یان پێک گوتارمان لێک جیاواز بە دروشمان جیاواز بە کە قۆناغی هەڵبژارن و ڕاکێشانی دەنگی ناڕاستیە کاتێک تۆ قۆناغی هەڵبژارنە تێپەڕان بەڕاستی دەبێتە بێمعنایی ئێمە هەمیشە لە دژی یەکتر قسە بکەین دژی یەکتر گوتار بدەین ئێمە مەرحلەی دروستکردنی دەسەڵات و ئیدارەیە لە مەرحلەی دروستکردنی دەسەڵات و ئیدارەیە لەم منطقەی ئێمە هەر هێزێکی سیاسی تعبیر لە پێکهاتەیەکی نەتەوەی و ئیتنی و ئاینیاکە ئەگەر تۆ نتوانانی بە باشی پێگەی نەتەوەکەی خۆت بپارێزی وەگەر نتوانانی سەنجی خۆت بە باشی دروستکەی لەواتێ دوای زەرێ بکەی یان بە زۆرێک تەحمیش بکرێت کە بەڕاستی دوای تعویزکردنەوەی زۆر قورس و گرانە بێ ئێمە ئەگەر بمانزانایە لە ناو شەڕی داعش لە دوای شەڕ داعش باش تەعاملکەین عەقڵانە تەعاملکەین بابەتی حیزباتی تێپەڕنەوەکو نەتەوەی بیرکەینەوە لەواتێ تووشی ئەو هەموو کارەساتە نەهاتاتین بەسەرمان نەهات ئێستاش خۆناغی دوای ئەم ڕووداوانەیە زۆر ئەم میلەتەی ئێمە ئەگەر خۆشمان مەسەڵەن تێبینیمان لەسەر درا نظامەکەی بێ بەڵام چەند شێشتری دایەوە هێزە سیاسەکان ئەم چەند سا ئەبێت لە دەست نەچێ بەڕاستی ئەبێ ئێمە زۆر بە باشی دانیشین پرۆژێکی کۆنکریتیمان هەبێ حتا بۆ ئەوانی تریش بەڕاستی مەسەڵەن ئەو گوتارەی کە مەسەڵەن یەکێکی وەک خەمیس خەنجەریان ئەوانەی کە لە بەردەی مەحافەزە هێرشیان کردە سەر گەنجێکی کورد ئەمە خزمەت بە عەرەب ناکە و تەسەوور ناکەم هەموو شەقامی عەرەبی لەگەڵ ئەم زۆرە لە توندڕەوی تونند و تیژێ بێ بەرامبەر بە کورد تۆ ئەبێ گوتارێکت هەبێ خاوەندارەتی لە هەموو ئەوانە بکەی لە ناو شارێکە لەگەڵ ژیانێکی مۆدێرن و سەردەمی و ئاشتی و ئازادی ئاژێن بەڕاستی ئێمە دەبێ و دەست لە ڕابردوو هەڵگرین بەڕاستی بەس بێ بە دوای شکۆی شکای ڕابردوومانە بگەڕن لە ئێستاە هێزە سیاسەکانی ئێمە لە منتیقەیە ئەوەندەی بە دوای ڕابردووەن لە منتیقەکە ئەوەندەی بە دوای ئەویان چۆن لە ڕابردووە هێز بوونە ئیمپراتۆر بوونە شکۆیان هەبووە خەڵکی تر کۆیلەوە بەردەستیان بووە هەمیشە لەناو ئەم خەونەی ڕابردووە ئەژن ئەبێ حێزبە سیاسەکانی ئەم منتیقەیە ئەمە تێپەڕکردنەوە ئێمەی کوردیش بەڕاستی لە ڕابردوویەکدا بووینە ئێمە وەکو کورد بەڕاستی لە ململانەیەکی عاشرەتی و خێڵەکی و ناوچەگەریەتی دابووین ئەبێ ئێمەژەم خیتابی یەکتر پەیاماڵکردنە کۆتایی پێبێنین بەڕاستی بیر لە دروستکردنی پرۆژێ بکەینەوە کە نەتەوەی تیا دروستکەین کە هێزە سیاسەکان مشتەرەکی خاڵە مشتەرەکانیان بدۆزنەوە پێکەوە بتوانین هەم خزمەتی کورد بکەین وەکو کورد و هەمیش سوودمان بۆ ئەوانی ترە بێ ببین بە مۆدێلێکی نوێ بۆ ئەوانی تریش بەڕاستی بەڵێ کاک فەخرەدین وەک چاودێریی سیاسی بۆ چوونت کورد لە ئێستاە لە چه هاوپەیمانێتێکیان لایەنێکی سیاسیەوە نزیکە لە کەرکک بۆ ئەوەی هاوپەیمانێتی لەگەڵا دروستکات بە تایبەت کە لەم چەند ڕۆژەیە قۆناغی دانوستانەکان دەست پێکات خۆی نزیکایەتی یعنی بەڕاستی نازانی بڵێ چۆن یعنی ئێمە بەرەی تورکمانیمان هەیە کە بەداخەوە مثلەن بە بەردەوام بڵێ ئەم هێزە نوێنەرایەتی شەقامی تورکمانی کردووە گوتاری ڕووکەشی بەرەی تورکمانی گوتارێکی زۆر بەرامبەر بە کورد گوتارێکی زۆر نەتەوەی و شۆڤینیە و زۆر تریش هێز لە دەرەوەی خۆی وەرەگرێ ئێمە توانیمانە لە مەرحەلەیەکە لەگەڵ بەرەی تورکمانیا پێکەوە هەڵکەینەوە لە سەردەمی 2011 ئەوانەی مەسەرۆکی ئەنجومەنماندا بەرەی تورکمانیەوە زۆرێک لە هەڵکردن پێکەوە بووە لە ناو هێزە عەرەبیەکانیشا ئەگەر قسە لەسەر ڕابردوو بیان لەسەر گوتار و پرۆژەی پێش هەڵبژاردن بێ ئەمانی بەڕاستی ڕوانینێکی باشیان بۆ کورد نییە بەڵام دیسان ئەمری واقعێک دێتە پێشەوە کەمانە هەمیان هەن خۆ ئەوانش ئەگەر نێن لەگەڵ کووردا گفتوگویەکی بنیاد نەرانە بکەن ناتوانن بەتەنها دەسەڵات دروستکەن بۆی ئەوانش بێت لەو کەشکەلانی فەڵەکە بێنە خوارەوە سیاسەتی پەراوێ سەزن هیچ سوودێکی نییە نخێن هیچ هێزێک ناتوانێت هیچ هێزێک لە کەرکک بە تایبەت لە معادلەی کە ئێستا هەیە هەش کورد دەتوانێت بڵێن 8 کورسیە ئەوانش بە عەرەب و تورکمان 8 کورسین ئەم دوو پێکاتەیە ئەگەر پێکەوە نتوانن ئینسیجامکەن پێکەوە نتوانن گفتوگۆکەن کەس ناتوانێت دەسەڵات دروستکات شێمە بە نەتیجە 16 کورسیمانەیە ئەم 16 تەقسیم دوو بووە ئەم دو هیچیان بەتەنها ناتوانن دەسەڵات دروست ئەبێ پێکەوە ڕێکەوین باش کەواتە کاک فەخرەدین لەم بارودۆخی ئێستادا خۆشبەختانە لەگەڵەوەی کە ڕوونە کورد براوەیە لە ناوچە کورسانەکانی دەروی ئیداری هەرێم چارەنووسی ناوچە کورسانەکانی دەروی ئیداری هەرێم لەسەر ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان وەساوە ئەو یەکێتی نیشتمانی کوردستانی شەمیشە دەستی با بڵێن گفتوگۆی بۆ توای لایەنە سیاسیەکان لە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش کرداوە لەم قۆناغەدا کە ئیتر قۆناغی گفتوگۆ و دانوستان دەبێت لە ڕۆژانی داهاتوودا بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگا دیاری بکرێت و لایەنەکان با بڵێن ئەو کەسی کە خۆیان دەستنیشانی دەکەن کاری لەسەر بکەن وەکو ئەنجومەن گەشتبینانە دەبێت گرفت لەسەر ئەم پرۆسە دروست نابێت دەکەوێتە سەر کاندیدەکانیش گرنگن بەڕاستی ئێستا ئێمە وەکو کورد مەسەلەن کاندیدێک ئەوە دەکەین دەخینە بەردەستی هێزە سیاسەکانی تر بۆ پارێزگاری کەرکک بۆ نمونە ڕاستی دەبێت کاندیدێکمان هەبێ
لە ناو کووردا خەڵکی زۆر باشێ ئێمە هەمیشە تێڕوانینی کوردی بۆ نەتەوەکانی تر هەرگیز تێڕوانینێکی شۆڤینیستی قەومی تون ڕەوینە بۆ ئێمە پێمان وا بووە دیسان ژاڵام کەرکک ناسنامەیەکی کوردستانی هەیە بەڵام هەمومان پێکەوەین لەم شارەوە هەرگیز نکۆڵیمان لەم حقیقەتی واقعا نەکردەوە بۆیە ئێمە باشترە کاندیدێکمان هەبێ کاندیدێک بکە ئەوانەی ترش تەمان پێی رازی بن و کاندیدێکی معتەدل بێ کاندیدێک بێ بتوانێت خزمەتی هەموو کەرکوچەکان کە ئەو فترە زەمانی لێت بە تایبەت لێ 11 تا مثلن 2017 بەڕاستی پارێزگاری کورد لە کەرکک باشترین خزمەتی هەموو کەرکوچی کرد بەڕاستی ئێمە لە 2014 محافظەکەمان لە حەویجە خەڵک دەنجی پێدا لە ناو تورکمانە خەڵک دەنجی پێدا بەڕاستی خزمەت گوزارێکی باش بۆ هەموو کەرکوچەکان ئەوەی ئێستا دیارە مەسەرەن جگەل لە ناوچەکەی خۆی نەبێت کەسیش تر دەنجی پێ نەداوە غیری نەتەوەکەی خۆی لە بەرە بەڕاستی فەرق جوایشی زۆر خراپی کردەوە بۆ ئێمە گرینگە لەم خولی دانوستانەدا لەم مێسکی دروستکردنەوەی دەسەڵاتەدا ئەو کاندیدەی کە هەڵێ بژێرین دەیکەین بە نوێنەری کورد لە ئەنجوم لە ناو محافظە بۆی وێ بە پارێزگەر ڕاستی کەسێکی ملائیم بێ کەسێک بێ ئەوەی تریش پێی ڕاستی من تەسەورەکەم لە ناو کوردە ئەم کەساتیانە زۆرن و بە تایبەتیش هێزی براوەکەی چێتیە کادیر و خەڵکی زۆری لەم بابەتەی هەیە و تەنەزولی شەکەمەوە و دەشیکات شی دوای 16 ئۆکتۆبەرێشێتی زیاتر لە کاندیدێکی پێشکەش کرد بۆی هێزە سیاسەکان لەسەری کۆک بن تا ینی یەشێتی وازی لەوەی هەنا کە کاندیدێکی خۆی بکە حسەی خۆشێتی بەداخەوە کاتەیە کورد خۆین مقصر بوو بۆ ئێمە نەتوانین ئەو دەسەڵاتە لە دەستومان بجێڕنە بەڵام ئێستا بێمە ئەمانە هەمووی بە پند وەرگین و ئەو هێزەش پێی وابووە مەسەلەن پێی وابوو بە تەنها ئەتوانیان لەسەر گوتاری توندڕەوی و بەسەری پۆپۆلیستی و بەخائینکردنی ئەوانی تر ئەتوانێت گەشە بکە ئەمە دەرکەوت ئەمە هەڵەیەکی کوشندەیە و کەرکوچەکان بەم زۆرە لە خەتاب ڕازینین بە تایبەتیش کورد لە کەرکووکە بۆی بەڕاستی ئێمە وا باشە کاندیدێکی باشمان بۆ محافظە بێ کاندیدێکی ملائیم گونجاو بێ کە من دڵنیام لەوەی کە ئەمە هەیە و هەم کورد لەسەری ڕێکەوێ و ئەمە حسەیەکێتی بێگومان نەبێ یەکێتی کەسێکی لەم بابەتە دیاریکە بەڵام ئەوانی تریش پێ ڕازی بن من دڵنیاشن لەوەی ئەم کەسایەتی هەیە کە لە ستودیۆی سلێمانی ئامادە بووی بۆ بەڕێز فەخرەدین محەممەد چاودێری سیاسی و کاری پێشکەوتویەکێتی دووبارە سپاس بە بەڕێستان کە لە بەرنامەی بەیانی کورسانی زمیان بووین.